هێشتا قومێ ئاسوودەیی نەگەشت بۆ گەروت سەرتاپا خونچە بوو نەمامی باڵات بەکوێ ڕاگەیشتێ نوقتەی مەحاڵ ڕاگەیشتێ ئەوجی کەماڵ تۆ کە بوونت لێوان لێو بوو لە بەراعەت چما کەوتیتە بەردەستی گەلەکەم تیار چ ڕایکێشای ئازیزی دڵ چ ڕایکێشای ئازیزی دڵ بۆ ناودڕک بۆ بەرامبەر خۆفرۆژی سەک ڕەفتار نەت ئەزانی ئاخر تۆ نەت ئەزانی ئەوان چۆن شارەزان لە خوێن ڕۆشتن نەت ئەزانی چۆن قەڵەمیان هەتک کرد و ڕیشی مەلایانە سووتان داوا لە بنەماڵەی شەهیدانی بەڕێزەکەین بفەرمونون بۆ دانانی تاجە گوڵینە و داگیرسانی مۆمی تەمەنی شەهیدان کە سوکاری بەڕێزی شەهیدانی حەڵقەی شوباتیش و هەر بەڕێزێکی دیکەش گوڵی هێناوە با بفەرمێت. Ben sersengi saysayadım, ben sersengi saysayadım, ya sekamlar khesura, ya sekamlar khesura, genci akhiralai halcan. Ceymelam şazura, Ceymelam şazura. Mendenci haçi kedarım, سپاسی تایبەتیمان mendenci haçi kedarım, من دربندی شامت بسم. سپاسی تایبەتیمان بۆ هونەرمەندی بەڕێز سپاسی تایبەتیمان بۆ هونەرمەندی بەڕێز خالید ڕەشید کە لە ڕێگەی کاکسانە عەلیەوە ئەم لاوەندنەوە تایبەتەی بۆ مەراسیمەکەمان ناردووە. دوور قاقاکم گوێ لێ بوو ئەتوت گولەم پێوەنێ چۆن بە ئێوارەی پاییزیش هیوا هەیە پێ بکەنێ خەیاڵم بوو بە وشە نەمزانی کەس بە دوامەوە دەنگێکی لەرزۆک و نەرم بە سپایی جوابی دامەوە بەڵێ هەن و یەکجار زۆرن بازرگانی فرمێسک و خوێن بەڵێ هەن و پێیەکەنن بەسەر بەهەش بە من بە کوێن بەڵێ هەن و پێدەکەنن بە من بە تۆ بە هەژاران بەداخی باوک و ژراوان بە هەنیسکی هەتی و باران بە نەزانی بە نەخۆشی بە تاریکان بە شەوەزەنگ بە زنجیر بە تەناف بە تار بە گرتوخانەی تەڕ و تەنگ. ئێستاش وتاری لێژنەی مەراسیم لەلایەن کاک بەرەم حەسەنەوە دەخوێنرێتەوە. برای شێت بڕیار با بفەرمێت.
بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەوانی مەراسیمی چلەی ماتمینی هەردوو شەیدی شارەکەمان شەید هەرێم عەلی و شەید ئاکارجەبار بە خێراتنتان دەکەین. نان و ژیان و ئاوەدانی و خزمەتگوزاری مافەسەرەتایەکانی مرۆڤن. هەر ئەو مافانن کە شەید بڕیان لە پێناویدا شەید بوو، کاکە هەرێم و کاکە ئاکاریش لە پێناویدا بوونە قوربانی. جیا لە خەم و قەیرانە گشتیەکانی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پێوە گیرۆدەن. سەی سادقێکی کە لەو شارۆچکانەی کە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانیەوە بە تەواوەتی لە دواوەیە و شارێکە زۆرترین قوربانی داوە و کەمترین خزمەتی کراوە. چەندین ساڵە درۆی گەورە لەگەڵ خەڵکی ئەم شارە قوربانی دەرەدا دەکرێت و هەر ئەوەیش کە خڕۆشانی گەورەی گەنجانی خەڵکی شارەکەمانی لێ بەرهەم هاتووە. کاتێکی شار دەخڕۆشێ و تووڕێیەکان بەیان دەکات، داوای خزمەتگوزاری و مافەسەرەتایەکان دەکات، بە فیشەک وەڵام دەدرێن و تۆمەتیشمان ئاراستە دەکرێت. هاوکات لەگەڵ پشتگیریکردنی داواکاری هەردوو بنەماڵەی شەیددا بۆ بە سزاگەیانی تەقەکەران و ئەوانەیش کە فەرمانیان بە تەقەکردن داوە، داواش دەکەین لە هەردوو شەیدی شارەکەمان بە فەرمی وەک شەید بناسێن و قەرەبی مادی و معنەوی بریندارەکانی خۆپیشاندانەکان بکرێتەوە و داواکاریشین کە چیدی کاروباری ئیداری شارەکەمان بە کەسانی خەمسارد و بێباک و نادڵسۆز دەستپێرێت و ئەو گۆڕانکاری ئیداریانش کە بڕیار لەدام و دەستگا حکومیەکاندا بکرێت بە کەسانی شایستە و شیا و پڕ بکرێنەوە، تەنها بنەمای حیزبی و دەستەگەری پێوەەر نەبێ بۆ دانانی. لە مەراسیمی جلەی ئەم دوو شەیدی شارەکەماندا هاوکاتە لەگەڵ داواکردنی ماف و ژیانی شەرەفمەندانە بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان. جەخت لە جێبەجێکردنی داواکاریەکانیش دەکەینەوە کە پاش خۆپیشاندانەکانی ساڵی 2014 ئاڕاستەی حکومەتمان کرد و سەرۆکی ئەو کاتەی حکومەت و وەزیرە پەیوەندیدارەکان بەڕێنەی جێبەجێکردنیان پێداین و جێبەجێیان نەکرد. درود و سڵاو بۆ گیانی شەید کاکە هەرێم عەلی و کاکە ئاکارجەبار و شەید بڕیار و شەیدانی حەفەی شوباد و سەرجەم شەیدان لە پێناوی نازم و ئازادیدا ژیانێکی شەرەفمەندانەدا گیانیان سپارد. شەید بوو. لیژنەی ئامادەکاری مەراسیم 29 2020. سپاس بۆ کاکبەرم. من ئاکارم شوێن پێ هەڵگری چنار و هێمنی تەزیوم ئاکاری ڕەسەنایەتیم لە بەردەم زۆردارە هەڵ نەلەرزیوە. لە پێناو مافی ڕەوادا ڕۆحێک نا هەزار ڕۆحە بەخشم دەستی زوڵم هەر دەبردرێ. من شەهیدم نەبەزیوم. من هەرێمم لە خۆشەویستی هەرێمەوە ناونرا. باوکم پێشمەرگێ بە فیداکاری گۆشکرام لەبەر داوای ڕەوای شارێک بە چەکدارێکی ئەم هەرێمە لەسەر شەقامی شەهید بڕیار بە ئاشکرا شەهید کرا. بەڵگە فیلمێک بۆ چلەی شەهیدان ئامادە کراوە، با پێکەوە بینەری بێ. فەرموو.
مەغریبی تەمەندا دەمەوێت بەسەر فلەکانی ژیاندا سەد ئەو مەلای ئەستێرەکان کۆشێک نان و چەپکێک نێرگز ئازادی بهێن و بیدەم لە یەخەی ئەو نیشتیمانەی کە بە زوڵمی ئێوە سێ دەیە هەپلون کراوە. دەمەوێت لەم دەشتە بەرین و بێنازەی شارە پەراوەستراوەکەم گوڵە گەرمەکان کۆ بکەمەوە و هەویری نانێکی لێ بشێنم، برسێتی منداڵێکی بێنان کراوی وچە بڕاوی پێ بشێنم. ئاخر جەلال بۆچی کوشتم؟ کەی ڕەوایە سیانزە گوڵە باخی بەهاری تەمەنی هەرێمی ڕۆح و حەفدە گوڵە باخی بەهاری تەمەنی ئاکاری گیان هەڵوەرێنێ. چەکەکە دانێ جەلال، دایکمان لەسەر سفرەی ئێوارە چاوەڕێیە، دوای ماندووبوونی ڕۆژێکی تاقەت پڕوکێن و پرد و کەڵ و ناڵەی گەنجان بە پەرداخێک ئاوی دەستی تیرێتیمان بشتێنێ. ئەی زاڵمەکانی حوکمڕانی، کرمەکانی جەستەی وڵات، چیتان هەبوو بۆ گەنجەکانمان جگە لە کوشتنیان؟ چیتان هەبوو بۆ دایکمان جگە لە ڕشپۆشکردنیان؟ چیتان هەبوو بۆ باوکمان جگە لە جەرگ سووتانیان؟ وەرن تەماشاکەن، ئەمە کۆڵانە قوڕاویەکەی ماڵی شەهید هەرێمە کە سیانزە بەهاری تەمەنی تێدا بەڕێکرد. ئاخر جگە لە گۆڕینی ئەم سیمایانە و نان و ئازادی چیتری دەویست؟ ئەی بۆ ڕۆژێ ئەم کۆڵانە قوڕاویەتان لە گۆشەیەکی ویژدانتاندا دانەنا و پێڵاوی جێماوی منداڵانی گەڕەکتان نەبینی؟ وەرن تەماشاکەن، ئەم ڕێگەیە بناسنەوە، بیرتان نەچووە چنار و هێمن بە جانتایەکی باو خۆزگەوە لێرەوە دەڕۆیشتن و هەر لێرەش بە فرهەناسەی تەزاندن. ڕۆژەکەی ئەمە بوونە خۆی بوو بڕوە هاتەوە دەستکی بەگریان دایە من نەمزانی خۆپیشاندانەکرێ وتمان مەڕۆ بەس من نەمزانی کە خۆپیشاندانە هاتەوە دیوە تیدا زۆر گرا بۆ لەگەڵا پشتمێشە دەستی کردە تا تۆزە بیریانێک تی محەمەد هەڵسێنەمش بۆ بە قوربانم تیدا قاچ پشتمێشێ ئیتر ناتوانم ئیشکەم لەگەڵ کاکاوکار منش چون کوڕەکەم هەڵساند و نانیشی نەخوار بەخوانی وەڕۆ نێنی وەڕۆنە بەیانێکی ناخوار ترداچی سەرم زادەیەک لە فاخۆم چاکم بۆ تێکرد چاکم بۆ تێکرد چاکەی خوارد و پیاڵەکەی شۆر بوو ئیتر وتی دای خۆ حافیز هەلێەوە دیار لە بەراوێنە کاتۆزە قژی دایدا تر بەخواردی دەدەقەم بێت هەمووی سەعاتی پێ نەچووای لێها نزانە خوێمان زۆر ڕژ لە پێ ناوێ ئەم حکومەتە سێ برام شەهیدە کوردستان هەر هەموویان شەهیدە مەخایەکێکیانمان لە هەشتا و حەوتا شەهید کرا لە شاخی گۆیژە بەس ئەسەفمەیە خۆزگە عەرەبێمی کوشتە بەس ئەسەفمەیە خۆزگە عەرەبێمی کوشتە وەزگە عەرەبێمی کوشتە وەزگە عەرەبێمی کوشتە کامرم لە بیرم ناچێ ڕسمەکاندا بەزان خوا بوو کە ئەڵان ڕۆژم بۆ کشتم لاتن کە ڕۆژم سێ ڕسمەکەم کرد نەمەناسیەوە کە نەمەناسیەوە دوایەوە نووسێ برادەی ئەو بەری خۆمان ئاوسێ خۆمان هاتی ئینشاڵڵا خەفەتمە خۆ ئەوە نییە و ئەوە نابێ و پشم بەخوارەوە یعنی دڵم خەبەریە کەوە بەوە دڵم خەبەریە بوو نووسێ برادەر وەسام دوو مانتۆڕیان پێ بوو پیشانی ئەو کوڕیانەیە ئەو پیاو کە لەگەڵ مەنا پیشانی ئەمەیە من لێرە بۆ دەرگاکەم مابوو کە مەلایە یەکسەر لایەن
كلامي أوزن هذين نازل ما قبليني من قبل وأنا ونازل ولكن بذات ولاك بري كنتوا تعب اللي بلاك عملك بيس بيو معروف كنت بعد أنا سيدي ما وتيان ما ورايت قبليهم وغايت هذا أنا جاوب بالقبل وەرن تەماشاکەن ئەم ڕێگەیە بناسنەوە بیرتان نەچوە چنار و هێمن بە جانتایەکی باو خۆزگەوە لێرەوە دەڕۆیشتن و هەر لێرەش بە فرهەناسی تەزاندن ئاکاری منیش دەیویست هەمان ڕێگەی ئەوان بگرێت و وای هەز دەکرد ڕۆژێک بە فڕێگاکان دەگرێت و شەقامەکان لە چاون دەکات کەی باوەڕوا بوو هاوزمانێکی خۆی قەرەوڵی چەکەکەی لەسەر سینگی بگرێت و تا دوافی شەق خوێن لە جەستەی شەکەت و ماندووی لەسەر شەقامی شەهید بڕیان بڕژێنێ خوێندکاریش بوو هاتەوە لە مەکتەب تدا هات بەڵێ من دەوامێ ئیشێکردانی ئەگەر کاتی بەیانی بوایە دوانێ ڕۆ هات ئەگەر کاتی دامەکەشی دوانێ ڕۆ بوایە بەیانەکەی هەموو تانێ ڕۆ تدا کۆنێکی مەدەب عاقڵ ڕێزگەفتەرانی لە گەورەیە کرد فەقیر بوو نوێژێ کرد شتی خراپی نەبوو بەڕاستی بەڕاستی زۆر پێم ناخۆش بوو حالا کوکوڕی خۆم سێرمەکردانم یان تەحمل نەکرد چوون بە سێوانی برای دووسێ جار هەر چوون باکم بینێ باکیش زۆر خەمدار بوو ئیشەکەمان قەڵەمکاریە پۆڵشە بۆیاکە سمارتەیە هەم برا بوو من هەم هاوڕێ بوو چوونە دەرەوەمان هەبوو بەیەکەوە تا ئێستاش باوەڕ ناکەم کە گیانی لەدەستداوە قوتابی ئەکارجەبار قوتابیە من بووە لە هیچ بنەڕەتیوە بە بۆ 8 ساڵەچێت لە پۆلی هەشتن بنەڕەتی ئەم قوتابخانەیە من بەڕێوەبەری بووم سەرجە مامۆستایانیش وەکو سەرجە قوتابیەکانی تر خۆشمان ویستووە لە زۆربەی لیژنەکانی قوتابخانە بەشدارم کردووە یەکێک لەوانە لیژنەی پاکوخاوێنی لە لیژنەکانی نەمامناشتن و سەوزکردن و سەرجەم لیژنەکانی ترا هاوکارمان بووە من وەکو خۆم بەو هەواڵە کە بیستم زۆر لێ ناخۆش بوو نەک ئەو قوتابیە هەر قوتابێکمان لێ چونکە قوتابی بۆ مامۆستا بۆ بەڕێوەبەر بەتایبەتی بەڕێوەبەر بەڕێوەبەر بۆ سەرجەم قوتابیەکان
ئیتر بەسەر نەڕۆژن یە بەس سکاڵای خۆمانمان کردووە ئیتر بزانین دادگا تاکوێ لەگەڵمان دێت سکاڵاکەتان بۆ دواکەی سکاڵاکە لەبەرەوەی لە ڕێگەیەوەی ئێمە دەستورێکە ئاژین زۆنگێکە ئاژین هەمووی عەشایەر و کەسوکارێکی زۆر هەیە تاسیش لە هێزار تاسێ و بۆوانمان هەیە میوان هەیە نەماتوانین ئەوە بەخت و قەدەری ئێمەیە بۆ سەری ساڵ دەبێت جانتای خوێندکارەکانمان دوای یادگاری نێوبەفر بێت و لافتەی زانکۆ پەیمانگاکەی دەستی شەهید بڕیار خەڵتانی خوێن بکرێت و سەرەتا و ناوەڕاستی کانونیش بکرێتە مەغریبی تەمەنی ئاکار و هەرێم ئاکاردای لە شەقەی باڵ ڕۆی وەلای تۆفیقی کارەبا تا پێی بڵێت مامەجان ئەو شۆڕە ژێڕانەی تۆ خەونت پێوە دەبینین و گیانی خۆت و خانەوادەکەت بۆ کردنە قوربانی زۆر بێوەفا بوون ئەمڕۆ هەر ئەوان ڕۆحی منیان چنی و جەستەی ماندویان خەڵتانی خوێن کردن سپاس بۆ ئامادەکارانی ئەم بەڵگە فیلمە دوای مردنیش لێ ناگەڕێین نیشتیمانمان بکەن بە ماڵ لێ ناگەڕێین گۆشتمان بخۆن وەک قەر و داڵ گەر هیچ نەبێ دەبین بە خاڵۆزەی بێستان زیوانی ناو دەغڵودانتان دەبین بەلم دەچینە ناو پاروینانتان دەبین بەمار پۆپکە دەکەین لە ناو نوێنتان دەبین بە شێرپەنجە و میکرۆ گەرا دەکەین لە ناو خوێنتان دەبین بە کێچ دەکەوینە کەوڵ و موتان بەڕێز کاکێ من عەلی وتاری بنەماڵەی شەهید هەرێمە خوێنێتەوە کە لە هەشتی کانونی یەکەمدا لە خۆپشاندانەکانی 3 ساعت شەهید کرا با بفەرمێن. بەناوی خۆی باڵا دەست میوانە بەڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست کەس و کاری سەربەرزی شەهیدان بەرپرسانی حکومی و حیزبی پەرلەمانتارە ئازادەکان بەخێر بێن سپاسمان بۆ هەنگاوێکتان چاوی ڕوانیتان ماچ دەکەین لە یادی مادەمینی هەردوو شەهید دوو جاویدان دوو پەپولە ئاسا خۆشحاڵی چون ئەوان ڕۆحیان لە بەرزایەکانی شاخی ئاشبڵاخ و ئاشباخی سەی سادق لە شەقامی شەهید بڕیار دەڕوانێت چاوەڕوانی هەواڵی شۆردنی خوێنی بەنا هەڕبژانیان پێمان دەڵێت ئەوانەی کە گولەیان ئاڕاستەکردین دەبوایە چکلێتیان لە یاری ماڵە باجێنەدا پێشکەش بکردین هەیە وەلێ بەداخەوە ئەوان زۆر گەورە بوون و تازە لە یادی مناڵانی ئێمە بێباک
بۆیە زوو زوو ماڵەکانمان وەک بازیجە دەشێوێن. بەڕێزان، ئێمە وەک هەردوو بنەماڵە داواکارین کە بکوژان ڕاپێکی دادگا بکرێت و سزای یاسایی بدرێت تا هیچ کەسێک توانێت ئەوەی نەبێت جارێکی تر خوێنی ڕۆڵەکانمان بڕژن. داوای لەسەر کارلابردنی بەرپرسانی ئەم شارەمان کردووە و داوای ئەوە دەکەین کەسانێک لە شوێنی ئێوە دامرێت کە خزمەتکار بن. تەنها دەستگی حیزبیش پێوە نەبێت لە دانانیاندا و داوا دەکەن لەلایەنی حکومی و حیزبی کە ئاوڕێکی جدی لەم شارە بداتەوە و ئەو بەڵێنانەی کە لە دوای شەیدبوونی شەید بڕیارەوە بە خەڵکی ئەم شارە دراوە جێبەجێ بکرێت. دنیام بە وێنەی خەو دێتە بەرچاو، مردنیش وەکو خەبەربوونەوە. گەر خەو بێت ژیان بوونیشمان مردن، کواکەی ڕەوایە لێک جابوونەوە. دووبارە بەخێر بێن، سەر و سەرچاوانمان عەزیەتان کێشە.